هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. بەزەیی یەکەم هەوێنی بوونەوەرانە. بەبێ ئەو هەموو شتێک کەندەڵان و هەوراز و تێکەڵ و پێکەڵە. هەموو شتێک بە بەزەیی هاتووەتە بوون. بە بەزەیی درێژە بە ژیانی دەدات. بەهۆی بەزەییەوە ڕێک و پێکە و یاسا و ڕێسا گرتوێتیەوە. بەهۆی پەیامی ڕەحمەتی ئەودی و سنووری ئاسمانەکانەوە زەوی گەیشتووە بە ڕێک و پێچی و ئاسمانیش ڕێسا و یاسای وەرگرتووە. هەر لە گەردیلەوە هەتاگە لە ئەستێرەکان لە سایی بەزەییدا گەیشتون بەم ڕێک و پێچی و سازان و جوانیە سەرسوڕهێنەرەی ئێستایەن. هەموو شتێک بەم جم و جۆڵ و هاتوچۆیی ئێستای پرۆڤەی ئەو حاڵەت و شێوەیە دەکا کە لە ئەبەدیەتدا دەیگرێتە خۆ و هەموو بەدی هاتووان بەم ئاراستەیەدا لە هەوڵ و کۆششدا لە هەموو جوڵەیەکدا ڕێک و پێچی و یاسا نمایانە و لە هەر لەرزەیەکدا بەزەیی دەدرەوشێتەوە. لە ناسکی هەوای لەرزۆکدا لە سەمای جوڵەی ئاودا ئایا دەکرێت ئەم بەزەیە داستان ئامێزە نەبینین کە هەتا بەرلوتمان و تا بەردەم پێمان هاتووە؟ هەور بە باڵەکانی بەزەیی بەژوور سەرماندا دێت و دەچێت. باران وەک سوارچاکێکی فریادڕاست لە منداڵدانی هەورەوە دەردەپەڕێت و بەهانامانەوە دەگات. هەورە بروسکە و هەورە گرمەکان بە خۆیان و 1001 دەنگ و ڕەنگەوە مژدەیە و ڕەحمەتە دەهێنن و هەموو گەردون بە هەموو شتێکی ناویەوە دەبێت بە غەزەلخوانی بەدیهێنەری خاوەن بەزەیی ڕەها. دەریا و وشکانی، درەختەکان و گژوجیە، ڕووبەڕوو و شان بەشان بە وشە و دەنجی جیاواز ئەم گۆرانی بەزەیە دەڵێنەوە. سەیری ئەو کرمە بکەن لە ژێر پێدایە و زۆر پێویستی بە بەزەیە، بەڵام ئەو بەو حاڵەیەوە لە ڕێگایەکدایە کە بەزەیی دەبەخشێت بە چەندین شتی تر. ڕێبوارێکی ماندوونە ناسە، خاچی میهرەبان باوەشی بۆ دەکاتەوە. ئەویش لەم باوەشە گەرمەدا هەزاران گەرا دادەنێت. خاچی دایک بەمانە هەناسە دەدات، هەڵدە ئاوسێت، دەپیشێت و پێدەگات. خاک بۆ کرم ڕەحمەت و کرمیش بۆ خاک. ئایا چی بەو نەزانانە بڵێن کە ئاگر بەردەدەنە گژ و جیا و ڕەگەکان و بە حسابی خۆیان وا دەزانن خاکەکە بەپێز دەکات. مرۆڤی داما و تەنانەت ئاگای لەوە نییە بێبەزەیانە لەگەڵ خاک و کرم ڕەفتاری کردووە. اینجا تەماشایەکی ئەو هەنگە بکەن کە جلیوەی لەسەر 1001 گوڵ نمایانە و لەو کرمی ئاوریشمە بڕوانن کە خۆی لەناو قۆزاقەکەیدا حەشارداوە. لە پێناو بەشداریکردن لە ئۆرکێسترای بەزەییدا بەرگەی چی دەگرن و شان دەدەنە ژێر چکارێک. ئایا دەکرێت ئازار و ناڕەحەتی ئەم مەردە پاڵەوانانە نەبینین کە لە پێناو بەخشینی هەنجویم بە ئێمە و دروستکردنی بەرجی ئاوریشمی بۆ ئێمە دەیکێشن؟ ئایا هەرگیز بیرتان لەوە کردوێتەوە کاتێک مریشک لە پێناو ڕزگارکردنی جوجەڵەکەی بەرەنگاری سەگ دەبێتەوە چ قارەمانێکی سەفەقەتە؟ یان سەرنجتان لەو دڕندە برسێداوە کاتێک ئەوەی دەیدۆزێتەوە دەرخوادی بێچۆکەی دەدات چ پاڵەوانێکی فیداکارە؟ لەم جیهانەدا هەموو شتێک بەزەیی دەڵێتەوە و پەیمان و بەڵێنی بەزەیی دەچێنێت. بۆیە دەکرێت وەک سەمفۆنیایەکی بەزەیی لە بوونەوەران بڕوانین. دەنگ و هەناسە جیاوازەکان، نەغمەتاک و جووتەکان لە ڕیتمێکی هێندە هاوسەنگدا لەگەڵ یەکتر محاڵە نەیبینین و تێنەگەین. پاشان بینینی ئەو زاتەی کە لە پشتی ئەم بەزەیی و ڕەحمەتە پارچە پارچانەوەیە و ئەم کۆرسە ڕاز ئامێزە بەڕێوە دەبات. ئەو زاتەی کە هەموو شتێکی بە ڕەحمەتی ڕەهای خۆی داپۆشیوە. ویل بۆ ئەو ڕۆحە بەدبەختانەی شتێک لەمانە تێناگەن. مرۆڤیش لە بەرامبەر هەموو ئەم ڕووداوانە ئەرچی سەرشانی ئەوەیە کە بە شعور و ئیرادەی بە تێگەیشتن و بیرکردنەوەی چڕ بێتەوە لە تێگەیشتن لەم ڕەحمەتە بێسنوورانەدا و ئەویش هەستێت با تێکەڵکردنی نەغمەی تایبەتی خۆی لەگەڵ سەمفۆنیای بوونەوەراندا. مرۆڤ لێ پرسراوە لەوەی بەزەیی بێتەوە بە مرۆڤەکاندا و بەو کۆمەڵگەیەدا کە تیایدا دەژی و تەنانەت بە هەموو زیندەوەراندا. ئەو لەم ڕێگەیەدا بە ئەندازەی بەزەیەکەی بەرز دەبێتەوە و بە ئەندازەی کەوتنی بۆ ناوستەم و بێویژدانی و دڵڕەقیش نزم دەبێتەوە. بەڵێ لێر دەبێتەوە و دەبێت بە لەکەی ڕەشی ناوچەوانی مرۆڤایەتی. لە ڕازگۆترین مرۆڤەوە دەبیستین کە ئافرەتێکی خراپەکار لەبەر ئەوەی بەزەیی هاتوێتەوە بە سەگێکی تینودا و ئاوی داوەتێ بەرەو بەهەشت بەرز دەبێتەوە و یەکێکی تریش کە دەبێت بە هۆکاری برسیکردن و تۆپینی پشیلەیەک دلێر دەبێتەوە بۆ ناو شیوە قوڵەکانی دۆزەخ. بە بەزەیی بن تا شایانی بەزەیی بن و بەسەرتاندا ببارێت. کەسێک لە سەرزەوی خاوەنی بەزەیی بێت لە جیهانەکانی ئەودی و ئاسمانەکانەوە هەزاران مژدەی بۆ دێت. پێشینانمان چونکە لەم نهێنیە تێگەیشت بوون لە هەموو جێگەیەکدا 1001 خێوەتی بەزەییان هەڵدا. لە بەزەیی هاتنەوە بە مرۆڤدا تێپەڕین و چەندین ڕێکخراویان دامەزراند بۆ پاراستنی ئاژەڵان. ئەمە هیچی تر نییە جگەلەوەی هەستی قوڵی بەزەیی لە ناخی ئەواندا بووە بە کەسایەتی و خویە.
چۆلەکەیەکی قاچشکا و یان لەغلەقێکی بریندار خوا دەزانێت جەرگی چ قارەمانێکی بەزەیی هەڵقرچاندووە و تا لە کۆتاییدا ئیلهامی دروستکردنی هێلانەی بۆ هات بۆ ئەو باڵندە غەریبانەی کە نەیانتوانیوە بگەن بە مەنزڵ وەک ئەوەی خانەی بە ساڵاچوان بنیاد بنێت. ئاخ خۆزگە ئەوان چەندە بەزەییان بە ئاژەڵاندا دێتەوە، ئێمەش ئەوەندە بەزەییمان بە مرۆڤی خۆماندا بەهاتایەوە. هەیهات وەک چۆن لە هەمبەر خۆمان بێبەزەیین، نەوەکانیشمان بە هەستی بێباچی و بێبەزەیی وێران کرد. بەڵێ ئێمەین لێپرسراوی ئەو کەش و هەوا کۆمەڵایەتیەی کە 1001 ڕووداوی خنچێنەر باڵی کێشاوە بەسەریدا و چیتر مرۆڤ ناتوانێت لە ناویدا بژی. اینجا شتێکی تریش هەیە کە هەستی بەزەیی بەبێ پێوەر بەکاردەهێنرێت و کەڵکی خراپی لێوەردەگیرێ. ئەمەشیان بەقەدەر بێبەزەیی بەڵکو لەو زیان بەخشتر و ناشرینترە. ئەگەر بەزەیی لە شوێنی خۆیدا بەکار بێت وەک ئاوی حەیات و ئێکسیر وایە، وەلێ ئەگەر بێت و کەڵکی خراپی لێوەربگیرێت دەبێت بە ژەهر و زەقوم لە بناغەشدا پێویستە لەم دەستورە تێبگەین. کاتێک ئۆکسجین و هایدرۆژین بە ئەندازەیەکی دیاریکراو یەکدەگرن مادەیەکی ژیان بەخش پێک دەهێنن، بەڵام ئەگەر ئەم ئەندازەیە تێک بچێت یان جیا ببنەوە دەگەڕێنەوە بۆ دۆخی گڕ و سوتێنەری پێشویە. بە هەمان جۆر هەم دۆزی بەزەیی و هەم ئەو کەسەش کە بەزەیی بەرامبەر دەنوێنرێت زۆر گرنگە. ئەگەر بەزەیی بەرامبەر بە درڕندەیەک بنوێنرێت هەم ئیشتیهای دەبزوێت و هەم لە کۆتاییشدا داوای کرێی چنگ و نینۆکەکانی دەکات. بەزەیی هاتنەوە بە تاوانباردا ئەوەندەی تر درڕندەی دەکات و هانی دەدا بۆ دەست درێژیکردن بۆ سەر کەسانی تر. بەزەیی بەرامبەر بە کەسێک نانوێنرێت کە وەک مار چێژ لە پێوەدان دەبینێ. بەزەیی هاتنەوە بە ئەودا واتە بەخشینی بەڕێوەبردننی دنیا بە کۆبڕاکان. بەزەیی هاتنەوە بە کەسانی خوێن ڕێژ و خوێن مژ و خوێن خۆردا ترسناکترین ستەم و ڕەفتاری بێبەزەییانەیە بەرامبەر بەستەم لێکراوان و مافکراوان. حاڵەتێکی لەم جۆرە لە بەزەیی هاتنەوە بە گورگ و گوێنەدان بە مافی مەڕەکان دەچێت. ئەمە ئەگەرچی گورگەکان دەخاتە پێکەنین، بەڵام هەموو دانیشتوانی ئاسمان دەخاتە گریان.